چوار خصاڵی نیفاق هەیە بە هیچ شێوەیە لەگەڵ مسلمان بەکاری نەهێنی، چکەوە علامەتی ئەوەیە تۆ ئەو پەڕی بێڕەوشتی لەگەڵ مسلمانە. رسول الله صلى الله عليه وسلم فرمي آية المنافق ثلاث، لروايات كتير فرمي 4 من كان فيهن كان منافقا خالصا، ومن كانت فيه واحدة كان فيه خصلة من النفاق حتى يدعها. چوار تایبەتمەندی هەیە فەرمێ هەر کەسێ چوارەی بەیەکەوە تیاکۆ بێتەوە ئیتر تۆ بە یەک منافقی سەرفی بزانە، خالص پاک صاف. یەکەمیان چییە؟ ئیذا حەدەثە کەذب، هەر قسە بکات درۆەکە، قسەکانی درۆیە کە لەگەڵ مسلمانانێکە، نەکەی درۆ لەگەڵ مسلمان بکەی، لە معاملەشا نەچی بیکەی، لە گفتوگۆی ئاساییان نەچی بیکەی، چ جای لە دینە بیکەیەوە زۆر خەتەرە، لە کوێژ وەستا بیکەی منبەری ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم یا میحرابەکەی، زۆر قورسترە کەوێ لەسەر. بۆیە فەرمێ چی؟ یەکەم نیشانە لە قسەکردنیا درۆ ئەکا. تاڵ ئیترەوە باش بزانە ئەم کەسە ئێستا نیشانەیەکی نیفاقی تایە بەبێ هیچ دوو دڵیە کە درۆ لەگەڵ ئەمەکە لەگەڵەوەی کا لەگەڵەوەی کا لەگەڵەوەی کا لەگەڵەوەی کا تایەتی. درۆ بکانەک هەڵی بەستێ، هەڵی بەستێ خراپتر، ئەوە بە بوهتان، ئەوێ بە بوهتان، چونکە بوهتان حەدیشی لەسەرە لەگەڵەوەیە 80 جەڵت. بوهتان بکا خراپتر، نزمترینی درۆیە. باشە ئەمە یەکەمیان. پاشانە فەرمێ وإذا وعد أخلف، کاتێک بەڵێنێکت پێ ئەدا پێچەوانەکەیەکە. عادەتەن تۆ کە سەلام لە مسڵمانێکەوە بەڵێنە پێداوە زانی کاڵێ السلام عليك، یعنی لەلایەن منەوە هەموو سەلامەتیە بۆ تۆ، ئەو بەڵێنە پێیا سەلامەت بێت لە تۆی، بۆ چ تاولازەمیەکەی، بۆ بوختانی بۆکەی، بۆ درۆڵە بەستی بێ، بۆ قسەی پێڵێ کوا سەلامەتە لە دەمە، ها سەلامەت نییە لە دەمە. چ جایی پەیمانەکە لەوە قوڵتر کەیتەوە ببیتە هاوڕێی برادەری بی، لەوە قوڵتریشی کەیتەوە ببیتە تەلەبەی، لەکوێیە کوا؟ إذا عاهد غدر، إذا وعد أخلف. کوا یعنی لەکوێیە توێسە جێت ئەبێتەوە لەناو ئەم فەرمودەیە، لەوەیە کە تۆ منافقیە، لەوەیانە کە ئیمانداری، کە نوێژە لە پشتیەوە کرد، کە هاتوچۆی ماڵیت کرد، کە نمەکیت کرد، خراپتر، زۆر قورستر لەسەر. هەین بۆ هیچ نەماوە لە بینی ئەو خەڵکەیە، هیچ ڕێز و احترامێ نەماوە لە بینی ئەو خەڵکەیە، هەمووی لەم ئەساسەوە دەست پێەکە. تەماشای خۆت کە لە ئەخلاقی ئیسلام لاتدا یاچی بۆ ئەخلاقی نیفاق، یاچی بۆ ئەخلاقی کوفر، یاچی بۆ ئەخلاقی شیرک، بەدەست خۆت نییە. وإذا عاهد غدر، کاتێک عهد و پەیمانێکت هەیە لەگەڵی ئەو خیانەتی لێکە، غەدری لێکە، ڕوبەڕوو ناتوانێ ڕاستەوخۆ وەکو پیاو بڵێ من و تۆم پەیمانەمان هەیە، کاکە وەرە تۆ لە یالات داوە، بۆیە لە پشتەوە لێتەیە. وإذا ئەتومینە خانە، نیشانەکانم بە تەسەلسولی فەرمودەکە نەوت، بەڵام چوارەمیان با بڵێن کە ئەمانەتێکی ئەدەیتە دەست خیانەتی لێکە، ئیتر ئەمانەت لە قسەوە ئەیگرێتەوە هەتاوەکو باڵ. چونکە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ گەر یەکێ قسەیەکی بۆ کردی لەو قسەیە سەیری ئەم لاولای کرد، قسەی ئەمانەتە لای تۆ، نابێ خیانەتی لێکەی بیبێ بۆ خەڵکی تر. وأفرمي إنما المجالس بالأمانة لا إيمان لمن لا أمانة له. مجلس كان دانشنا كان بأمانته، كبيك ودانشن لكوركا كومال قساكن وأمانة للاي همو أهلي ومجلسه، هر يك لوان ببات درو خيانتي لأهلي ومجلسه هم يكردو، بوينيا ببي برسي وان ببات درو، يك سبونيا ببي برسي أو بي بيت بود خلقي تر، خيانة لو أمانة كردو. أو تشوار نشاني منافق باشا، أو هر كسيتيا ببلغي أويا لا أخلاقي إيمان دارو برو أخلاقي منافقين رشدو. إيه تماشي خو ممكن زين وين ياخدنا.